مامۆستایانی وانەبێژی لە کار لابرا و گرت بوونەوە و منداڵەوەنبووەکان 5 حکومەت و دەوڵەتیان کۆکردەوە. سڵاوتان لەبێت. دۆناڵد ترامپ سەرکەوتنی لە هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا بەدەستهێنا و نێچیروان بارزانیش وەک یەکەم سەرکردە لە کوردستان و عێراق پیرۆزبایی لێکرد. لە هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا دۆناڵد ترامپ کاندیدی کۆماریەکان 277 ئەندامی دەستەی بربژێرانی بردەوە و کامالا هاریسی ڕکابەریشی 224 ئەندامی بردەوە. بەوەش ترامپ سەرکەوتنی بەدەستهێنا و بوو بە 47مین سەرۆکی ئەمریکا. نێچیروان بازانی سەرۆکی هەرێمی کوردستان وەک یەکەم سیاسی و سەرکردە لە عێراق و کوردستان پیرۆزبایی ئاراستەی ترامپ کردو لە تۆڕی کۆمەڵایەتی ئێکزنووسی گەرمترین پیرۆزبایی لە سەرۆکی هەڵبژێردرا و دۆناڵد ترامپ و جێگرەکەی جەیدی ڤانس دەکەم بە بۆنەی سەرکەوتنیان لە هەڵبژاردن. دەژڵێت بە هیواین پێکەوە کار بکەین بۆ پتەوکردنی هاوبەشیمان و قوڵکردنەوەی پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و عێراق و ئەمریکا. تیمی 964 لە ڕۆژانی پێش هەڵبژاردنەوە لە ئەمریکایە و بەردەوام ڕووماڵی هەڵبژاردنەکان دەکەن. لە هەولێر و سلێمانی و ڕاپەڕین ژمارێک لە مامۆستایانی وانەبێژی لادرا و دوورخراوە گردبوونەوە و داوایان کرد بگەڕێنەوە سەر کارەکانیان. بەشداربووانی گربوونەوەکە ڕایان گەیاند ژمارەیان نزیکەی 2000 کەسە و هەرێکیان بە هۆکارێکی جۆراوجۆر لە کارەکانیان دوورخراونەتەوە. ئاماژەشیان بەوە کرد مامۆستایانی وانەبێژ هەیە 11 ساڵە خزمەتی هەیە بەڵام ئیزندراوە و ڕەوانەی ماڵەوە کراوەتەوە. بە قسەی ئەو مامۆستایانە بە بڕیاری وەزارەتی پەروەردە 12000 مامۆستای وانەبێژ فۆرمی گرێبەستی هەمیشەییان پڕ کردوێتەوە. بەڵام لە ڕاستیدا ئەوان نزیکەی 2000 کەسن و هێشتا ناویان نەهاتۆتەوە و جواب کراون. کەیسی منداڵەوەنبووەکانی هەڵەبجە بۆردێکی تایبەتی بۆ دروست کراوە. ئەمڕۆ ئەو بۆردە 3 حکومەت و 2 دەوڵەتی لەسەر مێزێک کۆکردەوە. بۆردەکە لە شاری هەولێر کۆبوونەوە و دکتۆر کرمانج عوسمان ئەندامی بۆرد و ڕاوێژکاری وەزارەتی داد بە 964 ورد. بۆردەکە لە نوێنەری چەند وەزارەتێک نوێنەری حکومەتی فیدراڵ و کونسوڵخانەی ئێران پێک دێت. ئەمە یەکەمین کۆبوونەوەی نێودەوڵەتی ئەنجام بدرێت. وتیشی تا ئێستا 201 منداڵ چارەنووسیان نادیارە. 74 خێزانیش وەک خاوەنی دارێتی ئەم منداڵانە سکاڵایان تۆمار کردووە. ئاماژەشی بەوە کرد لە کۆبوونەوەکە جەخت لەسەر میکانیزمی تایبەت کراوە کە کارەکانی بۆردەکە دوور بێت لە هەموو دەستێوەردانێک چونکە دەڵێت لە ماوەی ڕابردوو چەند کێشەیەک لەسەر DNA بابەتی پشکنین دروست بووە. بەڵام ئێستا ئەم پشکنینە لە هەولێر دەکرێت و پێویستە لە ڕێگەی دادگاوە بێت. بە قسەی دکتۆر کرمانج عوسمان تا ئێستا نزیکەی 7 منداڵ لەو منداڵە ونبووانەی هەڵەبجە دۆزراونەتەوە و بە کەسوکاریان شاد بوونەتەوە. لە چالاکێکی دەگمەندا مامۆستا و بەشێک لە قوتابیانی قوتابخانەی گوندی خەرپانی لە سنووری هەڵەبجە دوای 64 ساڵ بە یەکتری شاد بوونەوە و یادی ڕۆژانی خوێندنیان کردەوە. مامۆستا عەبدوڵڵا ناسراو بە عەبەسوور لە تەمەنی 19 ساڵیدا بۆتە مامۆستا و یەکەمین ئەزموونی مامۆستایەتی لە گوندی خەرپانی هەورامان بووە. دوای 64 ساڵ و لە تەمەنی 83 ساڵیدا گەڕایە و گوندەکە و بە 964 وت. هەز دەکەم یەکەم ڕۆژمە کە هاتمە گوندەکە. خەرپانی منی دروست کرد و لێرەوە بنیادی کەسایەتی خۆم داناوە. هادی حەمەساڵح قوتابێکی مامۆستا عەبەسوورە وتی ئەمڕۆ لەگەڵ هاوڕێکانم گەڕاینەوە بۆ ئەو کاتانی کە قوتابی بنەڕەتی بووین. ئەوەی کە ئێستاش دەیزانین هی ئەو کاتێک کە مامۆستاکان فێریان کردوین. هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد بن.